سڵاو بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، ئەم کاتە و گشت کاتێکی ژیانتان پڕ بێت لە خۆشی و کامەرانی. ئازیزان، لە ئەڵقەیەکی تر لە بەرنامەی دیدار و ڕاوەوە هاتووینەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەم بەرنامەیە. لە ئەڵقەی ئەم حوتوێ بەرنامەکەماندا بینەری بابەتێک دەبن بە ناونیشانی ئەدەبیاتی ڕاپەڕین خوازانە لە نووسینی بەڕێز پێشەنگ سادقی. ئەم بابەتەش لە ژمارە دووی دەورەی دووهەمی گۆڤاری پێشەنگ وەرگیراوە. ناوبڕێک ببینین ڕۆینە سەر بابەتەکەمان. ئەدەبیاتی ڕاپەڕین خوازانە بە چاوخشانەیەکی خێرا بەسەر ئەدەبیاتی ڕاپەڕین خوازانە و خوێندنەوەیەکی خێرا لەم ڕوانگەیەوە بەسەر دوو دەفتەرە شعرزە کە ئەوانیش بریتی لە یەکەم باران و دڵۆپە کۆمەڵە شعری کاک سەعید ئەمانیە و ناوەندی چاپەمەنی کۆمەڵە بڵاوی کردووەتەوە. دووهەم زامستان کۆمەڵە شعری کاک ڕەحیمی لوقمانیەکە ناوەندی چاپەمەنی گۆران لە شاری سنە بڵاوی کردووەتەوە. ئەدەبیاتی ڕاپەڕین خوازانە لە قوڵای دڵی ئینسانەکانەوە سەرچاوە دەگرێ و لە چۆساوەکان ژنان و وەرزێران و بەگشتی پشتیمانی لە مافی ئینسانی دەکات. کەوایە دەتوانین بڵین ئەدەبیاتی ڕاپەڕین خوازانە لە شۆڕشە کۆمەڵایەتیەکانەوە سەرچاوە دەگرێ و ڕووی لە هەموو چین و توێژەکانی ناو کۆمەڵگەیە. بەڵام تای تەرازووی زۆرتر بۆ لای زەحمەتکێشان و وەرزێران و چینی چۆساوەی ناو کۆمەڵدا سەنگین دەکات. هەر لەبەر ئەوە دەکرێ بڵین مێژووی ئەم ڕەوتە کۆنتر لەوەیە کە بیری لێ دەکەینەوە. یا بە واتایەکی تر هەر بە وەدیهاتنی ئینسان ئەم ڕەوتەش بوونی خۆی سەلماندووە و هاتووەتە ئاراوە. هەر بۆیە شوێن پێ ئەم ڕەوتە لە ئەدەبیاتی زارەکیشدا بە جوانی هەست پێ دەکەین. چونکە هەر لە هەوڵەوە چۆسانەوەی ئینسان بەدەستی ئینسان هەر بووە، بەڵام لە هەر سەردەمێکدا بە پێ هەلو مەرجی ناو کۆمەڵگا ناوەکەی گۆڕانی بەسەردا هەتووە. هەر لە کوێ لە جاریەوە بگرا هەتا دەگاتە دەورانی سەرمایەداری و ئێستا. جا هەر بەم پێیە لە هەر سەردەمێکدا ڕەوتگەلی دژی زۆرجاران و حاکمان هاتوونەتە ئاراوە و چونکە لە لای حاکمان جێگەی نەبووە زۆرتر لە ئەدەبیاتی زارەکی و لە ناو خەڵکی یاساییدا کە بە ئاشکرای قسەی دڵی خۆیان لە قاڵبی ئەدەبیاتی فلکلۆریدا بەیاندەکان دیتوەتەوە. نمونەی ئاشکرای ئەوانە لە ئەدەبیاتی کەونارای جیهانیشدا وەها ڕێگەیەک هەست پێ دەکەین کە نمونەی ئاشکرای ئەوانە ئەدەبیاتی ئامیانەی فارسی و بەستە و بەیت و گۆرانی کوردین کە ئەم ڕوانگەیان تیادا دەبینرێ. هەر بەم شێوەیە لە ئەدەبیاتی کەونارای جیهانیشدا وەها ڕێگەیەک هەست پێ دەکرێت کە نمونەی بەرچاویەمە بە سەرهاتی گێلگەمێشە کە نزیک بە 4000 ساڵ لەمەوبەر لە نێوان دوو ڕووباری دیجلە و فۆراتدا حکوومەتی دەکرد و لە دژی مەرگ ڕاپەڕی و بە شوێن ڕێچارەیەک بۆ ڕزگار بوون لە مرزن هەوڵیدا. بەڵام بە شێوەیەکی زانستیانە و بەربەڵاو لە سەدەی 20دا بە تایبەت لە سەردەستی نووسەرانی چەپگەرا گەشێسەن. ئەم ڕەوتە لە ئەدەبیات هەروەک سەرهەڵدانی هەموو ڕەوت و شۆڕشێکی تر بوار و هەلومەرجی تایبەتی خۆی هەیەکە ئێمە لێرەدا بە خێرایی چاوێکیان بەسەردا دەخشێنین. ئەلف چۆسانەوە و جیاوازی چینایەتی و نەتەوایەتی. چۆسانەوەی ئەمڕۆکەش هەر باسی سەرەکی ناو جەماوەرە. هەڵبەت هەروەک گوتمان ئەمە باسێکی دیرینی هەیە دەگەڕێتەوە سەرساکانی ژیانی ئینسان. بەڵام بە پێی زەمان ئەم چۆسانەوەیە ناوەکەی گۆڕاوە. سەردەمێک کوێ لە بووە کە لەوەدا کوێلەزار مافی چۆسانەوەی کوێلێ بووە. نمونەی بەرچاویەمە چۆسانەوەی ڕەشپێستەکانی ئەفریقیا لەلایەن سپێپیستەکانی ئەمریکاوە بوو کە بە زۆری لە وڵاتی خۆیان کۆچیاندان. لەم پەیوەندیەدا قەشەکانی و گەورەکانی ئاینی هەروەک هەمیشە بە قازانجی حاکمانی و زۆرجاران دەنگیان هەڵبڕی و گوتیان ئەم کارەی کوێلەجاران تەنانەت کارێکە کە لە ئینجیلەوە سەرچاوەی گرتووە. ئەوان بۆ هەر ئەو قسەی خۆیان نمونەیان لە تەفسیری فەسڵی نوێی ئافرزان دەرهێناوە کە گوایە ئەو منداڵەی نوح کە تووشی غەزەبی خوا بووە مناڵی ڕەشپێستی لە خۆی بەجێهێشتووە هەتا تاوانەکەی بۆ قەرەبوو بکەنەوە. هەر بۆیە دەیان گوت کە ئەم ڕەشپێستانە بەجێماوانی منداڵانی نوحن کە دەبێ کوێلەتی بکەن هەتا بەشک و ببەخشرێن.
ئەمڕۆکەش ئەم کوێ لە زاریە هەر هەیە، بەڵام بە شێوەیەکی ئەمڕۆی. لە ئاکامی ئەو شێوەیە لە ناو کۆمەڵگەدا دەبێتە هۆی سەرهەڵدانی ڕەوتێکی دژی ئەم بارودۆخە کە خۆی بەشێک لە ئەدەبیاتی ڕاپەڕین خوازانەیە. بێ برسیەتی و هەژاری لە ئاکامی چەوسانەوە و زەخت و زۆرێک کە حاکمان پێکی دێنن برسیەتی دێتە ئاراوە، کە ئەوەش دەکرێت بە یەکێک لە هۆکارەکانی سەرهەڵدانی ڕەوتی ئەدەبی ڕاپەڕین خوازانە لە قەڵەم دێن. لێرەدا کە ئەدەبی ڕاپەڕین خوازانە لەگەڵ شۆڕشێکی کۆمەڵایەتی لە یەکتردا ڕەنگ دەدەنەوە و لە ئاکامدا دەتوانی بڵین هەر لەبەر ئەوەشەکە ئەدەبی کرێکاری لەگەڵ ئەدەبی ڕاپەڕین خوازانە نزیکایەتیان زۆرە. لەم پەیوەندیەدا و لەناو جەماوەرێکی برسیدا ڕساڵەتی ئەدەبیات و شاعر و نووسەر چییە؟ یا دەبێ خۆ لەو کۆمەڵگەیە جیا بکاتەوە و لە ئاکامدا ئەدەبیاتێکی دوور لەو بارودۆخە کە ڕەنگە ئەدەبیاتێکی بێڕۆح بێت بێتە بەرهەم، یا ئەوەی کە خۆی تێکەڵ بەم بارودۆخە بکات و بە قازانجی ئەدەبیات کەڵکی لێوەرگێ. جارێکیان تیئیز ئیلڤید گوتوبووی ئەدەبیات ڕزگاردەر نییە، بەڵام ئەگەر لە من بپرسن دەڵێم هەم ڕزگارزەرە و هەم ڕزگاردەر نییە، چونکە ئەوەی کە تا ئێستا ئینسانێکی ئەدەبی لە چەند زۆرجاران و حاکمان بەتایبەت لە وڵاتانێک کە حاکمانی چەوسێنەر حکومەت دەکەن ڕزگار کردووە ئەدەبیات بووە، کەوایە ئەدەبیات لە لانی کەمی خۆیدا هەر هیچ نەبێ خاوەنەکەی خۆی ڕزگار کردووە. هەرچەند مەبەستی ئیلڤید بەستنەوەی ئەدەبیات بە چوارچێوەیەکی ئیدۆلۆژیە و لەم ڕوانگەیەوە دەکرێت بڵین لەگەڵ ئیلڤید هاوڕێین، بەڵام ئەوەش بەستراوەتەوە بە بارودۆخی زەمانی و مەکانی خاوەن بەرهەم و مایە و جەوهەری ئەدەبی بەرهەمەکە. دەنا گاوشینگجیان کە براوەی خەڵاتی نۆبێلی 2000 بووە، زۆرتر بە خاتری ڕۆمانی کوێستانی ڕۆح بوو کە ئەویش ڕۆمانێکی تەواو سیاسی و ئیدۆلۆژیانەیە، کەوایە دەتوانین بڵێن ئەدەبی بوون لە ئەدەبیاتدا قسەی هەوڵ دەکات. ناو بڕێک ببینین. جیم دیکتاتۆری و جۆرم و جەنایەت. یەکێکی تر لە هۆکارەکانی سەرهەڵدانی ئەم ڕەوتە ئەدەبیە کوشت و کوشتاری دیکتاتۆران بووە کە لە کوشتن و بڕینی هیچ کەس تەنانەت ژنان و منداڵان ناپرەنگێنەوە و پاشان زۆر بە ئاسانی بە تەفسیر و تەعبیرێک بە کتێبە ئاینیەکانی دەلکنێنەوە. نمونەی بەرچاوی جەنایەتی دیکتاتۆریی پێشوو عێراقا کە لە ژێر ناوی ئەنفاڵدا زیاتر لە 182,000 کەسی لە خەڵکی بێتاوان خستە ژێر گڵەوە و پاشان زۆر بێشەرمانە بەکارێکی مقەدەس و ئاینی زانی و بە تەفسیری ئەنفال لێکدا و کە دەڵێ لە شەڕ لەگەڵ نەیاراندا هەر شتێکی لیان بگرن و لە بینیان برن غەنیمەتە. ئەو بەم شێوەیە ئەم جنایەتە ڕەندانەیە خۆی پاساو کرد و بە بەڕێوەبردننی ئەرکێکی ئاینی زانی. یەکێکی تر لە هۆکارەکانی سەرهەڵدانی ئەم ڕەوتە بە کەمزانین و ماف پێنەدان بە ژنان و منداڵان و لەم کارەشدا زۆر بە ئاسانی بە کتێبە ئاینیەکانی دەلکنێنەوە یا ئەوەی کە خۆیان تێز و یاسای بۆ ساز دەکەن. سێ لایەنە بە کەڵک و باشەکەی ئەم ڕەوتە. ئەلف مافتان بۆ کەسایەتی ئینسانی و خۆڕاهێنان لەگەڵ خواستەکانی ئینسانی پێشڕۆ. ب سڕینەوەی هەر چەشنە کوێلەتی و چەوسانەوەیەک جا لەژێر هەر ناوێکدا بێت، هەروەها لابردنی ڕەگەزپەرستی و هەر جۆرە ستەمێکی ئینسانی. جی سەداقەت و سەرڕاستی لە ذاتی خاوەن بەرهەمەکانی ئەم جۆرە ئەدەبیاتدا ئەوان بە وتەی چێگڤارا ڕەنگە هەڵە بکەن بەڵام درۆ ناکەن. تا بە ئێستا لە باسکردنی ئەدەبیاتی ڕاپەڕین خوازانەدا زۆر جار سنوورێ نێوان ئەم ڕەوتە لەگەڵ ئەدەبیاتی بەرخۆدان جیا نەدەکراوەتەوە. هەر بۆیە بە پێویستی دەزانم کە قامک لەسەر خاڵی هاوبەش و جیاوازەکانیاندا بنم. هەر وەک لەبەرە ئاماژەمان کرد بە پێی هەلومەرجی ناو کۆمەڵگا و چۆنیەتی چەوسانەوەی خەڵک بەدەستی حاکمان جۆری ئەدەبیاتی ڕاپەڕین خوازانەش جیاوازی هەیە. ڕەنگە لەبەر ئەوەی کە تا ئێستا لە وڵاتانێک کە لە ڕوانگەی ستەمی نەتەوایەتیەوە دەشەوشێنەوە ئەدەبیاتی بەرخۆدان هاوشان لەگەڵ ئەدەبیاتی ڕاپەڕین خوازانە بێت. هەر بۆیە لەو باسەمانەدا کە تیشک دەخاتە سەر ئەدەبیاتی ڕاپەڕین خوازانە و
دوو دەفتەرە شیعریش لەم ڕوانگەیەوە بە خێرایی هەڵدەسەنگێنێ ڕێگەی بەرخۆدان سەرەڕای لایەنی ڕاپەڕینخوازانەکەی دەبیندێ. بەڵام بە هەمووی ئەوانەوە ئەدەبیاتی ڕاپەڕینخوازانە ڕەساڵەتێکی ڕەسەنی هەیە کە ڕەنگە ئەو تایبەتمەندیە ئەو لەگەڵ ئەدەبیاتی بەرخۆدان جیا دەکاتەوە. ئەویش ئەوەیە کە ئەدەبیاتی ڕاپەڕینخوازانە خۆی لەناو هیچ ئیدیۆلۆژیەک قەتیس ناکات، یا ئەوەی کە بە زمانێک بەیان دەکرێتکە ناتوانێ لە هیچ ئیدیۆلۆژیەکدا قەتیس بکەیت. هەر ئەوەیە کە ئەم ڕەوتە بە درێژای مێژوو حاڵەتێکی هەرمانی بەخۆیەوە گرتووە و لە هەر سەردەمێکدا وەک ئەدەبیاتێکی زیندوو سیر دەکرێت. بەڵام هەروەک ئاشکرایە لەناو ئەدەبیاتی کوردیدا بەخۆی بارودۆخی خەڵکی کورد ئەم ڕەوتە بەردەوام هاوکات بووە لەگەڵ ئەدەبیاتی بەرخۆدان و بەتایبەت دوای شۆڕشی 1357 هەتاویش ئەم لایەنە زیاتر خۆی بەرجەستە کردوێتەوە. ئەمە هەر لە قانعی شاعرەوە کە وەک شاعرێکی سەرکەوتووی ئەدەبی ڕاپەڕینخوازانە و لەلایەکی تریشەوە بە شاعرێکی سەرکەوتووی بەرخۆدانیشی لە قەڵەم دەدەن و تا دەگاتە سەردەمی ئێستا هەروە لەگەڵی ڕوبەڕووین. دوای شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 57دا ئەم حەز و تاسەیەی کە لە بەر دیکتاتۆریەتی پەهلەوی پەنگی خواردبوو لە ڕواڵەتدا نێتوانی بوو خۆی دەرخات، بەڵام لە ناخەوە هەر لە برەو نەکەوت بوو. هاتە ئاراوە و بە شوێنیدا ڕەوتە ئەدەبیەکانیش هاتنە ئاراوە. لە کوردستان دوو ڕەوتی ئەدەبی ڕاپەڕینخوازانە کە تێکەڵیەک لە ئەدەبی کرێکاری و بەرخۆدان بوون لە دوو شوێنی جیاواز سەریان هەڵدا. ڕەوتێکیان لە شاخ و لەسەر دەستی شاعرانێکی سیاسی وەک فاتح شێخولئیسلامی واتە چاوە، ڕێبوار، ئەحمەد بازگر، نەکەرۆز، کاکا، شەبق و هیتر دەستی پێکرد کە زۆرتر لە شاری ئەم شاعرانەدا ئاستی ڕاپەڕینخوازانە شوێنی کاریگەری هەیە. لەلایەکی تریشەوە لە ناو شارەکاندا ئەم ڕەوتە هاتە ئاراوەکە لەبەر سانسۆر و خەفەقانی توندوتیژی حکوومەت تا ڕادەیەک لە چاوی شاخ ئاستی ڕاپەڕینخوازانە کەمڕەنگتر و ئارامتر بوو کە ئەویش خەفەقان و سانسۆری ڕۆژنامەوانی لە ناوخۆی وڵات بوو کە لەسەر دەستی شاعرانێکی وەک کێدێ ئازاد، ڕەحیم لوقمانی، حەمەد ساڵەی سوزەنی، مارف ئاغایی، سعید ئەمانی، ژیلا حوسێنی، نادر ئیبراهیمی، جەلال مەڵەکشە دەستی پێکرد. ئەم دوو دەفتەرە شعرەش هەر ئاکامی ئەو شۆڕشە ئەدەبیەیە کە دوای دوو دەیە توانیویەتی لایەنی ئەدەبی بوون و ڕاپەڕینخوازانە تیاندا بەرجەستە ببێتەوە. ئێستاش باباسی ئەم دوو دەفتەرە شارە بکەین. یەکەم باران و دڵۆپە و ئەدەبیاتی ڕاپەڕینخوازانە. سعید ئەمانی بەرهەمهێنەری ئەم کۆمەڵە شاعرە لە شاعرانی دەیە شەست بەرە یەکەمی دوای شۆڕشی ساڵی 1357 هەتاوی ئەو دوای شۆڕش لەگەڵ ڕەوتە سیاسیەکان تێکەڵ بوو. خودی شعرەکانیشی ڕنگدانەوەیەکی ئەم ڕەوتانن. ئەو بۆ خۆی جوان ئەم ڕەوتە لە ئەدەبیات بە شعری شعرچیە شێناسە دەکات. بێگومان شاعر نایهەوێ شعر بەگشتی پێناسە بکات، بەڵکو دەیهەوەی ئەو جۆرە لە شعر پێناسە بکات کە خۆی دەیبینێ و باوەڕی پێ هەیە. کەوایە شعر لە ڕوانگەی شاعرەوە بانگەشەیەکە بۆ ڕاپەڕین و تەنانەت ئەم بانگەشەیە جاری وایە لە نێستی زەمیری ناخۆداگای شاعرەوە دەبێتە خڕکە بەرد و دنیای ئەو کەسانە دەهەژێنێ کە ئاگاداری دنیای ڕاپەڕینخوازانەی شاعر نین. جاری واشە شاعر بە دەنگی نەرمی باران پەیامی ڕاپەڕینخوازانە بە گوێی خوێنەرانی دەگەنێ. لەلایەکی تریشەوە ئەم بانگەشەیە لە قوڵایی جەماوەردایە و ئاسوێ ڕوونی ئەم هەڵقڵینە بە جەماوەر نیشان دەدا. بەگشتی ئەم لایەنە لە شعری ئەمانیدا گرنگترین لایەن لە ڕەوتی ڕاپەڕینخوازانەی ئەوە. هەروەک لە پێشێدا ئاماژەمان پێکرد ئەم ڕەوتە باوەڕێکی قوڵ بە ئەم ڕاپەڕینە هەیە کە لە ناخی ئینسانەکانەوە سەرچاوە دەگرێت، بۆیە هیچ تۆفیر ناکە کە لە چه بەستێنێکدا بەیان کرابێ. هەر بۆیە شاعریش لە ئاوێنەی ڕەنجی ئینسانەکاندا هەرچەند ئێستا شەوێکی ڕەش بۆتە لەمپەڕێ، بەڵام ئاسۆی گەشت چاوەڕوانیەتی. یا بە قەوڵی شاعر لە ئاوێنەی ڕەنجی تۆدا بەسەر چەوێڵی شەوەوە
ئاسۆیەکی گەشت دەبینم. لە ئاوێنەی ڕەنجی تۆدا بەسەر شانی کازیوەوە تەرمی شەوی ڕەش دەبینم. لە ئاوێنەی ڕەنگی تۆدا لە تەرازووی جەهاتوودا بۆ گشت بێبەشانی زەوی بەش دەبینم. هەرچەند ئەم شێعرە ڕووی لە کۆمەڵگەیە و کۆمەڵگە لەوە دڵنیا دەکاتەوە کە ئاسۆی گەشت چاوەڕوانیەتی، بەڵام توانیویەتی خۆی لە شوعار کە جاری وایە شاعری ڕاپەڕین خوازانە لەبەر ئەوەی کە ڕووی لە جەماوەرە تووشی دێت خۆ بپارێزێ، چونکە زۆر جار ئەدەبیات لەو بەستنەدا تا ئاستی شوعار دادەکێشێ و سنووری نێوان شعر و شعار تێکەڵ دەکات. بەڵام شاعر بە بەرەولووتکە هەڵکشانی ئەدەبی بوونی شعرەکە لایەنی شوعاری سڕیوەتەوە. هەر ئەوە دەبێتە هۆی ئەوەی کە ئەدەبیاتی ڕاپەڕین خوازانە حاڵەتێکی زیندوو هەروەها بەردەوام لە گەڕیاندا بوونی هەبێت. هەر ئەوەشەکە شعری ئەمانیمان خستە ئەو خانەیەوە، دەنا لە هەندێک جێگەدا لایەنی بەرخۆدان بەسەر لایەنی ڕاپەڕین خوازانەدا زاڵە. نمونەی زیندووی ئەم وتەیە شعری کاروانە کە ئێمە بە شعرێکی بەرزی ڕاپەڕین خوازانێ دەزانین، بەڵام لە ڕوانگەی خۆڕاگریشەوە هەر شعرێکی سەرکەوتووە. لەم ڕوانگەیەوە کە ڕایەڵ و پۆی بێپستانەوەی وەک کاروان کە وەبیرهێنەرەوەی حرەکەتە، هەروەها ئاژوان، بەڕێوەبردن، ماندوو نەبوون، دەنگی زەنگی کاروانی ئازادی و ڕێگابڕین بە نێو شەوی ئەنگوستە چاودا هەمویان نیشانەی لایەنی ڕاپەڕین خوازانە لەم شعرەدان. بەڵام لەم ڕوانگەیەوە کە پەیامی خۆڕاگری وەک پەلکران کەچی هەر بەڕێوە بوون، قەقەنەسێکی بەدەیان جار هەڵقرچاو کەچی هەر زیندوو، هەمویان نیشانەی خۆڕاگری و بەرخۆدانی ئەو شعران. ئەمە سەرەڕای ئەوەی کە نیشانەی سەرکەوتووی شعرەکەیە، ئەمەش بۆ ئێمە ڕوون دەکاتەوە کە لە فەزای سیاسی و بارودۆخی ئێستای کوردستاندا شعری ڕاپەڕین خوازانە و بەرخۆدان لە یەکتردا ڕنگدانەوەیان هەیە و تێکەڵی یەکترین. بەڵام شعری ڕاپەڕین خوازانە لە هەر ئاستێکدا ڕەساڵەتی خۆی دەپارێزێ و هەرگیز خۆی بە شوعار و لایەنێکی دیاری کراو نابەستێتەوە. ناوبڕێک ببینین. دووهەم زامستان و شعری ڕاپەڕین خوازانە. ڕاحیم لوقمانی لە شاعرانی دەیەی دوای ڕاپەڕینی گەلانی ئێران لە ساڵی 57 هەتاویە. ئەو وەک شاعرێکی خاوەن هەڵوێست لە سەرەساکانی دەیەی 60 و دواتریش وەک درێژە پێدەری ئەمڕۆتە بوو بە شاعرێکی خۆشەویست و هەندێک لە شاعرەکانی وەک ڕۆژ لە ئاسووی سوور شەوق ئەداتەوە و من پشکوێک لەو ئاگرم کە ئاسنیش دەتاوێنێ بوونە وێردی سەرزاران. بەڵام ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە لایەنی ڕاپەڕین خوازانە لە شارەکانیدایە. ئەویش شعر هەر ئەم جۆرەی کە لە بیر و زێنی گەراوە بە شعری ژیلەمۆ ئاوا پێناسە دەکات. شعر بۆ من تەنیا ڕازداری ژینم بوو، ئەوەندەی جوان یەک دەمپەرست، ڕازەکانی لە بن هەودای کەزیەکانی خۆی هەڵدەبەست. بەڵام ڕۆژێ دەستی شعرێک لە خۆم ڕابوو، زاری خامە و سنگی پەنجەمی هەڵدڕی، وشەم یەخەی خۆمی دادڕی، لە گیانی ئەسپایی بێدەنگیدا دیل کەوت بووم، وەک ژیلەمۆی گەرم و خامۆش دیتم مێشک گینگەڵ دەدا، دنیایەکی شعری تازەم هاتبووە جۆش. ئەوە هەمان ئەو شتەیە کە ئێمە بە ڕاپەڕین خوازانە باسی لێ دەکەین. دنیایەکی شعری تازە کە وەک ژیلەمۆی گەرم و خامۆش لە مێشکی شاعردا گینگەڵ دەدا و دنیایەکی شعری تازەی بۆ دێنێتە جۆش. دنیایە کە ڕووناکی ئاسۆی ژین بۆ ژێردەستان دێنێ و گۆرانی ژیان بۆ ئینسان دەچڕن. چ لەوە مقەدەستر کە گۆرانی ژیان بۆ ئینسانەکان بچڕێت؟ با پێکەوە شعری هەڵچوون بخوێنینەوە تا زیاتر لەسەر ڕەوتی ڕاپەڕین خوازانە لە شعرەکانی لوقماندا بدوین. تووڕەی من دەریایکی بێسنوورە، ئارام و مەنگ، دڵی سەبرم گەڕکانێکی ئامادەیە، پڕ و بێدەنگ، خنکە ئەوقرم، سووتا سەبرم، دەلێم گەڕێن،
با هەڵنەچم. ئەم شعرە لە ڕواڵەتدا شعرێکی بەرخۆدانە، واتە مایە و جەوهەری شعرە کە لە ڕەواڵەتدا ئەوە دەڵێ کە ئەگەر نەیار لەو ئاسەدا بێڵێتەوە و باسی نەکا تازە ئیتر هەڵناچێ. بەڵام ئەوە هەر ڕەواڵەتی شعرەکەیە و ناخی شعرەکە شتێکی ترە، واتە شعرەکە خۆی لە خۆیدا هەستێکی ڕاپەڕین خوازانێ تێکراوە. ئێمە دەبینین کە هەستی شعرەکە گرنگی ئامادەیە و تازە لێگەڕین و لێنەگەڕین هەر هەڵدەچێ. دەم هەوێ بە هێنانەوەی ئەم نمونەیە بەو ئاکامە بگەم کە جاری وایە هەستی ڕاپەڕین خوازانە نە لە ڕەواڵەتی شعرەکە بەڵکو لە ناخی شعرەکە دەبێ دەریکێشین. ئەویش ڕەنگە هەڵگەڕێتەوە سەر شێوەی بەیانکردن و زمانی تایبەتی شاعر و هەروەها چۆنیەتی بارودۆخی ژیانی شاعر کە ئەم هەلەی بۆ دەڕەخسێنێ کە بەم جۆرە شعر بڵێ. لوقمانی لە شعرێکی تریشدا بە ناوی عەداڵەت وەک شاعرێکی ئیماژیستی تابلۆیەک دەکێشێتەوە و پاشان لە سەراپای تابلۆکەدا دەتوانین بەم هەستە ڕاپەڕین خوازانەیە لە ناخی شعرەکەدا دەریکێشین. لەسەر دەروازەی دادگای شاردا ڕەمزی عەداڵەت وەک نامەیەکی هەڵچڕاوم دی. لە تای تەرازوو لانەی شێوا و لاشەی کۆترێکی سربڕاوم دی. ئەم شێوەیە نەک هەر لەم دوو شعرەدا بەڵکو لە زۆربەی شعرەکانی لوقماندا و بە تایبەت لە شعرەکانی وەک کارەسات، پێچەوانە، ڕاز، گڕکان و ڕاماندا بە جوانی هەسوێ دەکەین کە مایەی هەمووی ئەم شعرانە ڕاپەڕین لە دژی بێعەداڵەتی و ملنان بەرەو ئازادی و سەربەستی و سڕینەوەی باری قورسی نەتەوایەتیە. هەر بۆیە لە لای شاعر ئەم سەدەیە زامستانی تێزاوە و ئەم زامستانەش پشتی شاعر و گونای سووری دیار بکر و گۆڕی خوێن تێزاوی ئێمەمانە. بەڵام بە هەمووی ئەوانەوە لە گەرمەشێنی ژینەوە ئەهوار دەنگی زامە دێت، دەڵێ فڕێنی کۆتری وەشەن کە چەپکە گوڵ ئەدەن لەسەر قژی چییە، وەکو تروسکە خشڵی بووکەتاو کە ورشە ورشی وەک وشەی زێڕینی شاعرن بۆ زێڕەوشانی کاروانی ڕێدەڕۆن. تێبینی ئەدەبیاتی ڕاپەڕین خوازانە لەگەڵ ئەدەبیاتی کرێکاری خاڵی هاوبەشیان زۆرە، بەڵام ئەوە بەو مانایە نییە کە هەر یەک شت بن، چونکە خاڵی جیاوازیشیان هەیە. هەر وەک لە پێناسەکردنی ئەدەبیاتی ڕاپەڕین خوازانە داهات. ئەدەبیاتی ڕاپەڕین خوازانە خۆی لە ناو هیچ ئیدیۆلۆژیەکدا قەتیس ناکات و لەلایەکی تریشەوە ڕەنگە ئەدەبیاتێک ڕاپەڕین خوازانە بێت بەڵام کرێکاری نەبێت. نمونەی ئاشکرای ئەوانە شۆڕشی فۆرمالیزمی ڕووسی کە دوای شۆڕشی 1970 هاتە ئاراوە و شۆڕشێکی ئەدەبی زمانی لە دژی زمانی پراتیکی و ڕۆژانە بوو، ئەدەبێکی کرێکاری نەبوو. یا ڕۆمانی قەڵای حیوانەکان لە نووسینی جۆرج ئۆرۆل کە ئەویش ڕۆمانێکی ئەدەبی ڕاپەڕین خوازانەیە بەڵام کرێکاری نییە. هەروەها ڕۆمانەکەی شینگ جیان واتە کوێستانی ڕۆح کە ئەویش ئەدەبیاتێکی ڕاپەڕین خوازانەیە بەڵام کرێکاری نییە. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان تا لە ئاڵلقەیەکی تری ئەم بەرنامەیەدا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرای ئینتەرنەت.